جێ خۆیەتی دەستخۆشی زۆر گەورە لە دەستگای مرۆیی مام بکەین کە سەرباری سەرقاڵبوونیان بە پرۆژە مرۆیەکانی خۆیان بە پرۆژە خێرخوازەکانی خۆیان بەڵام ئەنجامدانی ئەم پرۆژەیەشیان بە گرنگ زانی بۆیە ئەم پرۆژیان کردە دیارەک بۆ کتێبخانەی گشتی سلێمانی و لەوێشەوە بۆ مناڵانی شاری سلێمانی هیوادارین نمونەی کردنەوەی ئەم جۆرە کتێبخانە لە کوردستان زۆر بێت چونکە ئەمە خزمەتکردنی ڕاستەقینەیە. نۆژەنکردنەوەی کتێبخانەی مناڵان لە کتێب لێرە لە ئێستادا هاوکاتە لەگەڵ پرۆژەی دووەممان کە لە ئێستاە نۆژەنکردنەوەی نەخۆشخانەی مناڵانە لە شاری سلێمانی نەخۆشخانەی دکتۆر جەمال. ئەوەی کە شایانی باسکردنە من ئەمەوێت لێرەوە سوپاسی تەواوی ئەوانە بکەم کە هەمیشە با بڵێن پشتیوانی دەستگای مرۆیی مام بوون چ بە ستافەکەی چ بە خۆبەخشەکان چ بە جەنابی کاک شێخ لاهور و هەموو ئەو بەڕێزانەی تر گەشەخان ئەگەر ئەوان نەبوونایە دیارە با بڵێن چالێکیەکانی دەستگای مرۆیی مام لە ئێستاە بەم ئەندازەیە بەم ئاستە ناگەیشت.